هاوڕێ نەمر کە عەبدوڵای شەریفی زۆر تایبەتمەندی جۆرا زۆری هەبوو. یەکێک لە تایبەتمەندیەکانی کە عەبدوڵا خۆمانەبوون و خاشیبوونی بوو، بەڵام هەندێک کاتێکدا کە کەسێکی زۆر خۆمانە و خاشی متەوازە بوو، کەسێکی شایی بەخۆ بڕوا بەخۆش بوو. ئەم بڕوا بەخۆبوونەی کاتێک دەرکەوت کە لە ساڵانی هەفتاویەک، هەفتاودوو، هەفتاوسێ کە ساڵی شەهیدبوونی بوو، لەو ماوەیەدا لەگەڵ دەستە نووسەرانی ڕۆژنامەی کوردستان وەکو هاوکار و وەکو ئەندام هاوکاری دەکرد. کاوڵا لە حاڵەتدا مەدانی تێکۆشانەکەی یا بواری تێکۆشانەکەی کاری تەشکیلاتی هەڵسوڕان لە نێو کۆمەڵانی خەڵکدا بوو، بەڵام حەزم و عەلاقەیەکی زۆری بە کاری نووسین، بە کاری ڕۆژنامەنووسی و بە کاری سیاسی هەبوو. لەو ماوەیەدا کە پەیوەندی بە ڕۆژنامە کوردستانەوە بچوو لە کۆبوونەکانی دەستە نووساندا بەشدار دەبوو، هاوکاری لەگەڵ ڕۆژنامە هەبوو، بەڕاستی دەرکەوت کە شای بەخۆبوون و اعتماد بە نەفسەکەی لە خۆڕایی نییە. ئەو چونکە دیزاین کۆئینسانی سیاسی بۆ کەسێک کە دەعاتورە بەرز حیزبێکدایە و یەکێک لە بەرپرسانی حیزبێکی گەورە و بەرپرسی وەکو حیزبی دموکراتی کوردستانە پێویستە شارەزا بێت لە بواری نووسیندا. لە ماوەی هاوکاری لەگەڵ ڕۆژنامەی کوردستاندا زۆر باش چوو پێش، توانی کۆمەڵێک وتاری بەکەڵک لە ڕۆژنامەی کوردستاندا ئامادە بکا بڵاوی بکاتەوە. بەڵام هاوکاری کە عەبدوڵا لەگەڵ دەستە نووسەرانی ڕۆژنامەی کوردستان هەر لە نووسینی وتاردا کۆنادێتەوە. ئەم لە باسەکانی دەستە نووسەرانی ڕۆژنامەی کوردستاندا دەیتوانی زۆر باس بوروژێنێ، زۆر پرسی گرنگی سیاسی کە لەنێو کۆمەڵانی خەڵکدا باو بوون و خەڵک درێژی پێدان کە عەبدوڵا بەهۆی بۆ خۆشی لەنێو خەڵکدا تێکۆشان هەڵسوڕان هەبوو. ئەم مەسەلانی دەگواستەوە بۆ کۆمەڵەکانی دەستە نووسەرانی ڕۆژنامەی کوردستان و بە پێویستی دەزانی کە ڕۆژنامەی کوردستان لەسەر ئەم پرس و بابەتانە بنووسێ. بۆیە زۆر پێدیاری باش، زۆر باسی باشی لەنێو کۆمەڵەی دەستە نووسەرانی ڕۆژنامەی کوردستاندا دێنا بۆڕێیە کە زۆر جار بۆ خۆی هاوڕێیان دیکە دایانووسی. تایبەتمەندیشتێکی کە عەبدوڵاوە بوو کە لە شوێنی تێکۆشانیدا هەمیشە بایەخی بە نخبەکانی کۆمەڵ، بە تایبەتی مامۆستایانی ئایینی، شاعران، نووسەران، ئەدیبان و هونەرمەندان دەدا. دەبیرمە زۆر جار باسی دیدارەکانی خۆی لەگەڵ خوا لە خۆش بوو مامۆستا سەید کاملی ئیمامی دەجێڕاوە. زۆر جار باس لێ دەکرد کە مەلاکەرینی سادەخۆسانی کە کەسێک بوتوانای ئەدەبی باشیە بوو، چەند جار کاتێک کەس لەگەڵ عەبدوڵای هەبوو داوای دەکرد لە ڕادیۆ لە ڕۆژنامەی ئێمەدا گرنگییان پێ بدرێت. کۆمەڵێک کەسایەتی کە بوون کە تاق ئەوڵا بوو بەهۆی ئەوە لە بەرنامەی کۆرتەزێرینە یا بڵێن ئەدەب و هونەری ڕۆژنامەی کوردستان و لە کۆرتەزێرینەدا لە ڕادیۆی کوردستانەوە بایەخیان پێ بدرێت یادیان بخرێتەوە. کاوڵا کە دەچۆوە نێو خەڵکیش نێو کۆمەڵانی خەڵکیش هەوڵیدا ئەم جۆرە کەسانە یعنی شاعران، هونەرمەندان، نووسەران کە جێگای ڕێزی خەڵک بوون و لەباری ستیشەوە دەیانتوانی کۆمەک بن بۆ حیزب بۆ بەرپرسانی حیزبی سای پێیان دەکەوت و هەموو جارێ لە دیدار و دانیشتەکانی دەستە نووساندا باسی هەڵوێست و موازەیەوانە دەکرد. ڕاستوێژی، سەداقەت، ئازایەتی، دەست و داوێن پاکی و ئیمانی پتە و بەڕێبازەکەی لەو تایبەتمەندیە بەرزانە بوون کە عەبدوڵای شەریفیان پێدەناسرایەوە. مرۆڤێکی خۆش ئەخلاق، خۆش بەرخورد، زمان شیرین و خۆشەویستی هاوسەنگەرانی خەڵکی ناوچە بوو. لەگەڵ ژان و ئازاری شەوسانەوە و زوڵم لێکراوان دەژیا و پشتیوانی ڕەش و ڕووتان بوو. کاک عەبدوڵا ئەو تێکۆشەرە ماندووی نەناسە بوو کە هیچ کەند و کۆسپێکی سەر ڕێگای تێکۆشانی هەنگاویان پێشل نەکرد و بە سوێکیاندا نەهێنا. مرۆڤێکی خاکی و خەڵکی و شۆڕشگێڕێکی پڕبەمانای وشەکە بوو. نەزەبر و زۆری کاربەدەستانی ڕێژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ئەندامانی بنەماڵەکەی و نەمردنی باوکی بەڕێزی لەژێر ئەشکەندەی جەلادە خوێن ڕێژەکانی ڕێژیمدا ورەیان پێبەرنەدا و لە درێژەدان بە خەبات سازیان نەکردەوە. لە پەیوەندی لەگەڵ فشار و زەختێکی کە بۆ کاک عەبدوڵا هاتووە، من شاهیدم کە لە تەڕەف کۆماری ئیسلامیەوە چ زەختێک بۆ بنەماڵەی کاک عەبدوڵا شەریفی هاتووە. بابی کاک عەبدوڵا دێ بە دێ، چێو بە چێو، شاخ بە شاخ، دۆڵ بە دۆڵ هەڵوەدا کرابوو بۆ ئەوەی وا بکە لە تەرەف ڕژیمەوە ناچار بێ کە کاک عەبدوڵا
کەمێک لەو هەموو هەڵسوڕەی خۆی کەمێک لەو هەموو توانای خۆی کەمێک لەو هەموو ئیستعدادی خۆی کەم کاتەوە بۆ ئەوەندە تەئسیری مثبەتی نەبێت لە نێو هێزی پێشمەرگە و لە نێو خەڵکی کوردستان و لە نێو بزوتنەوەی کورد و لە نێو حزبی دموکراتی کوردستان. بەڵام باب لەو ڕێگایەدا فەریدانە ئەمان کاک عەبدوڵڵا نەچەنی. کاک عەبدوڵڵا ماوە ئیدامەیدا و ئیدامەدانەکەی ئەوەندە دیار بوو کە ئیدی لە هەر نقطەیەکدا کاک عەبدوڵڵا لە یەکەوەکان بوو. لە یەک سەدا یەکێک لەو کادرە بەوەجانەی ڕێبەری بوو کە چاوەڕوان دەکرا لە درێژخایەندا ئەرکی کورەسکری ژواستۆ بگرێ و خزمەتی زیاتر بە حیزب و بزوتنەوەی ملی دموکراتیکی گەلەکەمان بکا. بەڵام سەد مەخابن نەگەیشتە ئەو خۆناغە و مەرێک لەگەلی کوردستان. شەوی چوارشەممە شەشی مانگی ڕەفبەری ساڵی 1373 هەتاوی کاتێک لەگەڵ کۆمەڵێک لە کادر و پێشمەرگەکانی کۆمیتەی شارستانی مەهاباد لە گەشتی تەبلیغاتی تەشکیلاتیدا بوون لە دەراوی شەکراوێ سەر بە ناوچەی مەهاباد کەوتنە کەمینی دوژمنانی ئازادی و لە یەکەم دەستڕێژدا گولەی ناپاکان دەستەی کاک عەبدوڵڵای پێکا و گیانی بە نیشتمان بەخشی. لە ئەشکەوتی قەیسەریانی قزڵجەی خوار و لە ناوچەی سارم و میرقازی مەهاباد ماڵاواییم لە کاک عەوڵا و پێشمەرگەکانی هێزی پێشەوا کرد. قەرارمان وا بوو پاش 10 ڕۆژی دیکە لەو دیوی سنوور یەکتر ببینینەوە. ئەو بە ڕێگای بانەدا و من بە ڕێگای پیرانشاردا ڕێگامان گرتە بەر. 4 ڕۆژ دواتر لەمە و ئێوارەیەکی درەنگ لە بناری شاخی پانەسەر هەڵکەوتوو لە ناوچەی پیرانشار و ڕەبەت لەگەڵ پۆلێک پێشمەرگە بۆ بیستنی دەنگی رادیۆ کوردستان لە دەوری رادیۆیەکی بچووک کۆزیلەمان بەست کە رادیۆ دەنگی کوردستان مارشی ڕووداوی ناخۆشی بڵاو کردەوە. هەموومان داخورپای بە ترس و نیگەرانیەوە لێکترمان ڕوانی داخوا چ بۆ دیسان. ئاخر ئێمە بیرەوەری تاڵمان لە بیستنی ئەو مارشە هەبوو. چاوەڕوانی ئاوێتە بە دڵە ڕاوچێ زۆری نەخایاند کە بێژەری رادیۆ هەواڵی شەهیدبوونی کاک عەوڵای ڕاگەیاند. کاک عەوڵا لە شەوی 6 ڕەزبەر لە نێوان گوندەکانی کووران و کاوڵانی سەرێ لە کەمینی دوژمن دەکەوێ و شەهید بوو. چارەنووز وای کرد کە ئەمە دوایین ماڵاوایی من لە کاک عەبدوڵڵا بێ. شەو داهات دیسان پێشمەرگە و ڕێپێوان نازانم 5 سەعات یا 6 سەعات ڕۆیشتین. بەڵام تا ئەو کاتەی کە شەهید حەسەن چەکۆ نەیکوت کاک اسماعیل ئەم شوێنە بۆمانەوەی باشە، گریان و هەنیسک وە کابوسی دیتنی بازەسمەر پڕشەنگ ڕزگار وەزانیاری یەک ساڵە بۆ ساتێکیش بەرۆکیان بەرنەدام. ئەو کابوسەی 6 ڕۆژ دواتر لە زەوێسپی لە دەشتی کۆیە بەرۆکی گرتم. کاک عەبدوڵڵا هەروەک لە وەسیەتنامەکەی